سەرەتا لە چاپتری یەکەمەوە دەست پێ دەکەین. چاپتری یەکەممان بریتیە لە The Special Theory of Relativity، نسبیەی خاصی ئەنیشتاین، واتە بیردۆزی ڕێژەی تایبەتی ئەنیشتاین لێرەوە دەست پێ دەکەین. کەواتە لە Special Theory of Relativity دەست پێ دەکەین سەرەتا بە تەجروبەکەی مایکلسۆن مۆرلی دەست پێ دەکەین بزانین ئەم تەجروبەیە ئیسفادەی چی بوو و بۆ چی کرا و ڕیزڵتی ئەم تەجروبەیە چیمان پێڵێ لە کۆتاییدا. کەواتە in the past it was assumed that light is a wave propagating in an all-pervading elastic medium called the ether. In other words, it was assumed that there exists a universal frame of reference. Let us see what this idea means by considering a simple analogy. کەواتە لە ڕابردووە باوەڕیان وا بوو هەر چۆن ناوەندێکی مادیمان پێویستە بۆ ئەوەی ساوند پێیدا بڵاو بێتەوە، بە هەمان جۆر ناوەندێکی مادیمان پێویستە بۆ ئەوەی لایەت پێیدا بڵاو بێتەوە، بۆ ناوەندەشان ئەوت ئیتەر، بە ناوەندەکەیان ئەوت ئیتەر. کاتە ئێستا لەسەر تەجروبەکەی مایکلسۆن، بەڵام پێشەوە بێمە سەر تەجروبەکەی مایکلسۆن مۆرلی حەزەکەم ئەنەلۆجیەکی زۆر بەسیط بکەین لە نێوان دوو شتا. سەرتا ئەگەر هاتووی دوو بۆتمان هەبێ، بۆتی ئەی لەگەڵ بۆتی بی، وەکو لە وێنەکە ئەیبینن ئەمەیان بۆتی ئەیە، ئەمەیان بۆتی بیە، دوو بەلەممان هەیە، ئەمەش ڕیڤەرێکمان هەیە بە ئاڕاستی ئێکسی موجب حرەکە ئەکا و دوو بەلەمەکە هەردووکیان هەمان دیستانس ئەبڕن. یەکێکیان ئەگەر لەم سەرەوە پێپێندیکولەر بێت لەسەر ئاڕاستی ڕۆشتنی ئاوەکە و پاشان بگەڕێتەوە بۆ خاڵی دەستپێکردنی، لە بۆتی بیان نەخێر. ئەم جارە ئەگەر هاتوو بۆتەکەمان هەمان دیستانس هەمان دی ئەبڕێ، بەڵام جارێکیان لەگەڵ ئاڕاستی ڕۆشتنی ئاوەکە و پاشان ئەگەڕێتەوە بۆ خاڵی دەست پێکردنی. ئەگەر تەماشەکەین لە معادلەکەەوە لە بۆتی ئەیەوە دەست پێ دەکەین، بۆ بۆتی ئەی کاتێک لێرەوە ئەڕوات ئێمە یاسای ڤیساغۆرس تەطبیق ئەەکەین. V سمۆڵەکە V velocity of وەتەرەکەیە، V کەپیتاڵەکە the velocity of the boat، V داشەکە the actual perpendicular component velocity of the boat. کەواتە V داشەکەمان actual velocity بۆتەکەیە کاتێک چی بکە بتوانێت پێی بڕواتە ئەو بەرەوە. کاتە ئەلێرا سێگۆشەیەکی گۆشەوەستەمان ئەبێت بە پێی یاسای ڤیثاغۆرس. V توانی دوو وەکو لە وێنەکەی بینیم لەم وێنەیە، V توان دوو دەکاتە V داش توان دوو زائیدەن V سمۆڵ توان دوو، وەکو وتم ئەم V سمۆڵە ڤێلۆسیتی ئاوەکەیە، سپیدی ئاوەکەیە. کاتە ئەی لێرە ئەگەڕی ئەرەنجمنتێکی بەسیط بکەینەوە، تەماشاکەین V داش لە معادلەوە دەرکەینەوە، کاتە V توان دوو ناقسەن V سمۆڵ توان دوو. ئەگەر V کەپیتاڵێک بە هاوبەش وەرگرم چی ئەمێتەوە لێرە لە شوێنە یەک ئەمێنێتەوە ناقسەن V توان دوو لەسەر V کەپیتاڵ توانی دوو. باشە، ئێستا ئەگەر زەمانەکە وەرگرم، ئەو زەمانەی کەوا بەلامەکە پێی ئەڕواتە ئەو بەر و ئەگەڕێتەوە، کەواتە ئێمە هەمومان نەزانین time is equal to displacement over the velocity. بەڵام ئەم دووە بۆ زیاد کراوە فاکتەرێکی دوو لەبەرەوەی جارێک ڕۆشتووە و جارێک گەڕاوەتەوە، بۆیە تی ئەی ئەکاتە دوو دی لەسەر V هەمووی لەسەر یەک ناقسەن V دووجا لەسەر V داش توانی دوو، کاتە ئەفو V توانی دوو، کاتە معادلەی یەک بۆ سێمان بۆ دەست ئەکەوێت. ئەمە total time تریپی بۆتی ئەیە کاتێک لە کەناراوێکەوە لە بانکێکەوە بڕواتە ئەو بەر و پاشان بە شێوەی پێپێندیکولەری لەسەر ئاڕاستی ڕۆشتنی ئاوەکە بگەڕێتەوە، کاتە ئەم زەمانەمان دەبێت. پاشان بۆ بۆتی B، لە بۆتی بیا ئەگەر تەماشاکەین حاڵەتەکەمان جیاواز دەبێت، چونکە ئەلێرە جارێک ئەڕوا ئاڕاستەکەی لەگەڵ ڕۆشتنی ئاوەکە بێکاتە تایمەکەمان ئەبێتە دیستانس لەسەر V کەپیتاڵ زائیدەن V سمۆڵ، بۆ V بەلەمەکە ڤیلۆسیتی بەلەمەکە زائیدەن ڤیلۆسیتی ئاوەکە، چونکە لەگەڵ ئاڕاستی ڕۆشتنی ئاوەکەیە. بەڵام لەو سەرەوە ئەی زەمانەکە ئەبێتە چی؟ ئەم جارە ڤیلۆسیتیەکان پێچەوانە ئەبێتەوە، ئەبێتە ڤیلۆسیتی بەلەمەکە ناقسەن ڤیلۆسیتی ئاوەکە. ئەی تۆتەڵ تایم تریپەکەی ئەو کاتە بێ هەردووکیان کۆکەینەوە کە کۆمان کردەوە تەماشاکەین ئەم معادلەی یەک بۆ شەشمان هەیەتێ، ئەمانە ژێرەیان یەک ئەخەین و پاشان ئەم معادلەی یەک بۆ شەشمان دەست ئەکەوێت. ئەی ڕێژەی ئەو دوانە ئەگەر تەماشاکەین the ratio between the times ti لەگەڵ تی بیا ئەکاتە چی؟ ئەکاتە معادلەی یەک بۆ حەوت. کاتە لێرەوە بۆمان دەرەکەوێت مادام ئاوەکە وجودی هەیە،
مادام ئاوەکە وجودی هەیە کەواتە ئەو تایمی کەوا ئەم دوو بەلێمە ئەی خیانێک فەرق و جیاوازیەکیان هەیە چونکە یەکێکیان لەگەڵ ڕۆشتنی ئاوەکە و پێچەوانەکەیەتی کە بۆتی بیا یەکێکیشان لەسەر ئاراستەی پێپێندیکولەری ڕۆشتنی ئاوەکە کەواتە فەرقێکی زەمەنی جیاواز بۆ هەردوو بۆتەکە دەستمان کەوت. ئێستا سەر تەجروبەکە ئێستا سەر خودی تەجروبەکە بزانین خودی تەجروبەکە پێمان وڵات چی تەجروبەکەمان هەیە چیمانێ ئەگەر ئیتەرکەرێنتمان هەبێ بەم ئاراستەیە هەر چۆن ئاوەکەمان هەبوو بە ئاڕاستی ئێکسی موجب ئەگەر وا دابنین ئیتەرکەرێنتمان هەبێ وا دابنین بە ئاڕاستی ئێکسی موجب بێ و هەروە سۆرسێکی لایتمان هەبێ لێرەوە لایتێک دەرچێ ئەم لایتە بکوێتە سەر بیم سپلیتەرێکەوە ئەم بیم سپلیتەرە ئەلێرە لایتەکەمان ئەکاتە دوو بەشەوە بەشێکیان پارێڵل بە لایتی ئەسلی بکوێتە سەر میرێرێکەوە بەشی دووەمیان بە شێوەی پێپێندیکولەری بکەوێتە سەر میرەری دووەمیان و پاشان ئەو تیشکانە لە میرێرەکانەوە ئەگەڕێنەوە ئەکەونە سەر دیتێکتەرێک ئەلێرە بزانین ئەو بە یەکداچوونی لێرە دروست ئەبێ ئایا بە یەکداچوونێکی دروستکەر ئەبێ یاخود بە یەکداچوونێکی لە ناوبەر ئەبێ دیستراکتیڤ ئەبێ یا کۆنستراکتیڤ ئەبێ کەواتە if there is no ether current ئەگەر هاتوو ئەم ether current وجودی نەبوو the two beams will arrive at the screen in phase and will interference constructively to yield a bright field of view کەواتە ئەگەر ئەم ether current وجودی نەبوو پێویستە ئەم دوو لایتە بە هەمان ڕەوگە بگەنەوە سەر دیتێکتەرەکە و پاشان بە یەکداچوونێکی دروستکەر دروست بێ و ڕەنگی لایتەکە تۆختر بێت هەروەکو چی حاڵی پێشوو ئاوەکە وجودی هەبوو هەردووکیان پێکەوە نەگەشتنەوە دوو بەلەمەکە فەرقی زەمان هەبوو بەڵام ئەگەر هاتوو ئیتەرەکە نەبوو ئیتەرکەرێنتەکە نەبوو پێویستە هەردووکیان پێکەوە بگەنەوە the presence of an ether ئەی ئەگەر هاتوو ئیتەر وجودی هەبوو ئیتەرکەرێنتەکە وجودی هەبوو however would cause the beams to have different transit times so that they would no longer arrive at the screen in phase but would interference constructively ئەگەر هاتوو ئیتەرکەرێنتەکە هەر وەکو چۆن لە تەجروبەکەی پێشووە ئاوەکە وجودی هەبوو مادام ئاوەکە وجودی نەبوو دوو بەلەمەکە دوو زەمەنی جیاوازیان خایان بۆ ئەوەی بگەڕێنەوە هەمان پوینت هەمان دیستانس ببڕن کاتە لێرەشە ئەگەر ئیتەرکەرێنتەکە وجودی هەبێت ئەم دوو تیشکە پێکەوە ناگەنەوە دیتێکتەرەکە هەر لەبەر ئەمەشە ئەبێ بە یەکداچوونەکە بە یەکداچوونێکی لە ناوبەر بێ بە یەکداچوونەکە بە یەکداچوونێکی لە ناوبەر بێ پێکەوە نەگەنەوە کەواتە لە تەجروبەکەەوە بۆمان دەرچوو کە هەردوو تیشکەکە لە هەمان کاتا بە هەمان ڕەوگە ئەگەنەوە سەر دیتێکتەرەکە و هەروەها ئەوەی سەلماندکەوە ئیتەر وجودی نییە کەوابوو the negative result of the Michelson-Morley experiment had two consequences کەواتە negative resulti Michelson-Morley دوو دەرئەنجامی هەبوو دوو نەتیجەی هەبوو بۆ ئەڵین negative result چونکە پێشتر بە نەزەری وادانرابوو کە ئیتەر وجودی هەیە بەڵام ئەم تەجروبەیە negative result-ەکەی پێشووتر چونکە وتمان پێشووتر وادانرابوو کەواتە نەتیجەی ئەم تەجروبەی پێمان ئەڵێ یەکەمیان it said that the hypothesis of the acid is wrong کەواتە ئەو فەرەزەیی کەوا پێشتر ئەیان وت ئیتەر وجودی هەوە هەڵەیە و دووەمیان second it suggested that the speed of light in free space is the same everywhere regardless of any motion of the source or the observer دووەمیان ئەوەی بۆ سەلماندین کەوا speedy light لە free space لە vacuum هەمان قیمەتە و قیمەتەکەشی ئەکاتە 3 جارین دەتوان 8 متر لەسەر second regardless of any motion of the source or the observer کەواتە بە کورتی نەتیجەی تەجروبەکەی مایکلسۆن-مۆرلی ئەوەی پێوتین کە یەکەم فەرەزەی ئیتەر غەڵەتە هەڵەیە ئیتەر وجودی نییە و دووەمیان the speed of light in free space is constant and is equal to 3 جارین دەتوان 8 متر over second بۆ ئەوەی شێوازی ئیمتیحانی من تەلەبەکان بزانن جارێکم بەم جۆرە ئەم پرسیارەم هێناوەتەوە وتومە draw the schematic diagram of the Michelson-Morley experiment and explain physically the hypothesis of the ether is wrong
ها پرسیارێکی بەم جۆرەم هێناوەتەوە یاخود بە مەڵتی چۆیس هێناوەتەوە تومە the Michelson Morley interferometer was designed to study the nature of یەکێک لەمانە water wave, sound wave, ether, sunlight کەواتە بۆ ئەوی شێوازی پرسیارەکانی منیش فێر بم لەگەڵ یانە هەر مۆزۆ خوێنین شێوازێک لە شێوازی پرسیارەکانی خۆمتان بۆ ئاشکرا ئەەکەم کاتە ئێستا ئینە سەر the special theory of relativity پێش ئەوی بێمە سەر initial frame of reference حەزەکەم هەندێک باسی motion بکەین بزانین when we speak of motion we mean motion related to a frame of reference کاتێمە کاتێ باسی حرەکە ئەکەین باسی جوڵە ئەکەین حتمما ئەبێ مەرجعێکمان هەبێ بە گوێرەی مەرجعەکەوە بۆ نمونە من کاتێ لە پۆلە ئەڵێم من حرەکە ئەەکەم بە گوێرەی دەرگاکەوە ئایا بەرەو دەرگاکە ئەچم یا بەرەو دەرگاکە دوور ئەکەمەوە چونکە ئەگەر مەرجعەکەم نەبێ ئەگەر ڕفرنس پۆینتەکەم نەبێ حرەکەی من هیچ مانایەکی نابێت یاخود ئێوە کە دانیشتون لە پۆلە و من لەسەر تەختە دەرس شەرح ئەەکەم هەر یەکێک لە ئێوە لە گۆشەنیگەیەکۆ سەیری من ئەکا ئەتوانین دەسکریپشنی حرەکەکەی من بکە کاتە من جاری وایە لە تەلەبەیەکتان دوور ئەکەومەوە بەڵام لە تەلەبەیەکتان نزیک ئەکەومەوە کاتە ئەگەر ئەم دوو تەلەبەیە هەردووکتان قسەتان لەگەڵا بکەم بڵێم دەسکریپشنی حرەکەکەی من بکەن تەلەبەیەکیان ئەڵێ مامۆستا تۆ لە ئێمە نزیک ئەبیتەوە ئەوی تریان نەخێر ئەڵێ تۆ لە ئێمە لە من دوور ئەکەویتەوە کاتە هەر یەکێک لەوانە بۆ ئەوەی حرەکە بۆ ئەوی مۆشن مانای هەبێت ئەبێ چیمان هەبێ ئەبێ مەرجعمان هەبێ ئەبێ ڕفرنس پۆینتمان هەبێت ئێستا ئێمە سەر چی ئێمە سەر initial frame of reference initial frame of reference لە special theory of relativity پێمان ئەڵێ an initial frame of reference is one in which Newton's first law of motion holds کاتە initial frame of reference ئەو ڕفرەنسان کەوا یاسای یەکەمی نیوتن تیاندا بەرجەستە ئەبێت in such a frame لەم فرێمانە an object at rest remains at rest and an object in motion continues to move at constant velocity, constant speed and direction. Constant velocity and constant speed and constant direction. If no force acts on it. أما ياسا يكمي نيوتن الله هرتنك بنگۆڕی لە شوێنی خۆیان بەنەگۆڕی ئەمێنێتەوە یاخود ئەگەر لە جوڵەوە بە constant velocity بەردەوام ئەبێ ئەگەر هاتوو هیچ هێزێکی دەرەکی کاری تێ نەکات کاتە any frame of reference that moves at constant velocity relative to an initial frame is itself an initial frame کاتە هەر فرێمێکمان هەبێ بە constant velocity حرەکە بکە خودی خۆشیە بێتە initial frame of reference پاشان in a third the special theory of relativity developed by Einstein in 1905 treated problems involving the motion of an initial frame of reference at constant velocity with respect to one another. It has a profound influence on all of physics. كاتا special theory of relativity يكن جل صالي 1905 لأن أينشتاين وداهندا ومعالجة هم أو problem مني كرت كوا حركة كتيان داتشيا initial frame of reference واتا constant velocity ما نبيت with respect to one another وهروها كاريجرية كي زور جوري كردا سر كي سر همو برانشكاني فيزا كاتا the special theory of relativity is based upon on two postulates كاتا special theory of relativity Einstein دو postulate man هي special theory postulate هي كم بيمان على the first postulate the laws of physics may be expressed in equations having the same form in all inertial frame of reference moving at constant velocity with respect to one another كاتا ياسا يكم بيمان عليه ياسا كاني قوانين كاني فيزياء أتوانين درب برين أتوانين تعبير بكين بمعادلات أم معادلانا همويان همان فورميان هبي لكوية لإنيشال فريم أوف ريفرنس أتلا بكان أجر إنيشال فريم أوف ريفرنس نبي كاتا الشيء وكان وكو يكنين بلام أم بوسيليتي كان بيمان عليه همو قوانين فيزياء أتوانين بمعادلات درب برين وهموشان همان شو شكليان هبي لكوية لإنيشال فريم أوف ريفرنس كوتمان initial frame of reference همو أو فريمان كان moving at constant velocity with respect to one another. أم postulate بيمان عليه ياخد شيء ما بدنا the absence of a universal frame of reference كواتا بيمان عليه كمرجعي كي جردوني وجودي نياها بيشتري عود إيثر كهيا كواتا أما بيمان عليه كإيثر وجودي نيا. أم postulate يكمي special theory of relativity. لدوا ما بيمان عليه The second postulate, the speed of light in free space has the same value in all initial frame of reference. كاتا أما بيمان عليه خيراي روناكي speed of light لا free space أيواتا لا vacuum عليه شويني كوان ماديت يعني vacuum يا free space فرقينيا had the same value قيمتك إن نقورا وهروا قيمتك الشيء كاتا
چەند سێجارانی دەتوان هەژمەتر لەسەر سێکان کاتە this postulate follows directly from the result of the Michelson-Morley experiment پێشتر وتمان لە نەتیجەی negative resulتی Michelson-Morley و ئەومان بۆ دەرچوو دووەم خاڵیان ئەوە بوو لە negative resultەکان the speed of light have the same in all initial frame of reference یاخود لەکوێ لە in free space یاخود in vacuum کاتە بزانین لە ئیمتحانە من چۆن هێناومەتەوە پرسیارێکم هێناوەتەوە نووسیمە چی state the two postulates of the special theory of relativity developed by Einstein ڕاستەوخۆ تۆ ئەو دوو پۆستولێتم بۆ ئەنووسی یاخود نووسیمە special theory of relativity treats problems involving چی treat يعني معالجة أو بروبليمة کە initial frame of reference ياخذ non initial frame of reference ياخذ accelerated frame of reference ياخذ all of them حتما إما ألين أمانة هم معالجة كيا initial frame of reference أو problem initial frame شو كل accelerated نين هم يعني لكيان وثمان نسبي خاص أينشتاين هم initial frame of reference لاقت عن لبي كاتا according to the first postulate of special relativity all laws of physics have the same form in all inertial frame of reference بلام ليرنا موتو initial frame كالين non accelerating ياخذ accelerating both accelerating and non accelerating none of them تلا كالين initial frame of reference واتا non accelerating واتا constant velocity او تان لي تيجنتي صح non accelerating it means initial frame of reference non accelerating شو constant velocity ما عنده بيت باشا اوكي باشان إن سرد Galilean transformation. Suppose that you are in a frame of reference S and find that an event occurs at the time t and had the coordinate x, y, z. كاتا أجر إما تماشاكين أم فريمة ما نهبين نايو لبنين S وهروها أحداثيات كاني coordinate كاني x, y, z ما نهبين وهروها time t ما نهبين. Consider a different frame of reference moving with respect to S. أجر هاتوا وادا بنين فريم يكيتل ما نهي بناوي S داشوا كتي دا coordinate كاني x داش y داش z داش و t داش أم فريمة بكونستانت فيلوسيتي كي v بجويري S و حركة بكا بأراسلي x موجب ونمونا بأراسلي x موجب حركة بكا كواتا إما بزانين شا علاقيك هي لنيوان كوردينيت كاني x y z و t لقل x داش y داش z داش لقل t داشا ل s داش بزاين أمدو إيفنت أجر هاتو إيفنتك ل s داشا روبات شون بتوان من ل s و قياساتي إيفنتي اس داش بكم واتا أو إيفنت أو حدث بكم كالكوي روياوا لإس داشا روياوا كاتا for simplicity بو آسان كاري we assume that v is in the direction of x plus كاتا أجر هاتو بو آسان كاري إمالين حركة كمان بأراسي x موجبة and that time in both system is measured from the instant time كشمان يعني instantaneously فوري حسابكين وين the origin of S and S dash coincide. كات أجر هاتو origini S O لقل O dash إيرا هردو كان تطابقون بيكا واتا زمني هردو كان وكو يكبو instantaneously. كات أم معادلة بزين شون اشتقاق كنها معادلة يكبوهاش كاشتقاق ما كرد زور بأساني أما أتوين لكيا بم ويني كشام مليرة زور بأساني أما S أما S dash كي أما event كيا كرويا بون مونا ببي هما يكين بي هر خالكتو بيجاكتو اما ايفنتكيا اگر تماشا كين ايفنتك اللي ايسوا اما ايسا تماشا كين دوديكي اكسا وهروها ايرا بو ايرا فيتيا وهروها ام بشبچوكي ايرا من اكس داش كاتا اگر حسابي اكس داش كم ليراها ام بربچوكا بكم ام اكس داش اكاتشي او اكسا ناقصا فيتي كاتا معادليه كم أما حركة مهبو بأراسي إكسي موجب وكل يروت مان بأراسي إكسي موجب بلام هيج حركة كمان بأراسي واي وزيت من بوي وكو خوان أمين وهروها وتمان أو داش تطابق لسلين كاتا تي داش أكاتا تي كاتا أم معادلة أنا يكو دو سيو تشوار ياخد بلين معادلة يكبو هشتو يكبونو بيان ألي غاليليان ترانسفورميشن
A step to convert velocity component measured in S frame to the equivalent is in the frame S dash. We simply differentiate equation هشت with respect to time. اما زور بآساني لفيزياء أزانين خيرائي أكاتا differential equation displacement لسر time بون منا velocity is equal to dx over dt أو أجر vx بأي vy dy over dt هموي أي زد في زد بون منالين دي زد اوفر دي تي كاتا اما امانه همو اتوانين بقورن باساني بديفرنشالي displacement اكا depending on time بيانكن velocity كاتا the Galilean transformation evaluate both of the postulates of special relativity كاتا ام ياساني كوا غاليليو اشتقاق مان كردن انحراف كان لقل تشيا يك ناغرنوا لقل postulation special theory of relativity دو postulate مان هبه زين چون بو يك ناغرنوا بيكوا the first postulate P outing for identical equation of physics in both S and S dash frames of reference أبي لإس و S dash همان فورم equation كان ما نهبن يعني تي همان فورم equation كان ما نهبن تلا بكان ليه تانتج نتي بونو ونوا كاتلين في x dash كات في x ناقصا v أي أقربلين في x كات تي أبي بكات تي في x dash زائدا v تنها ناقص زائد جورا كات فورم كان ين همان فورم بو بلام كاتي أمانة تطبيق أكين بتايبد لكويا but the fundamental equation of electricity and magnetism assume very different forms when equation يكبو هشت يكبونو يوسف كاتي معادلة يكبو هشت ويكبونو غاليليو ترانسفورميشن كان معناه تطبيق يعني كين لإلكتريسيتي ومغناطيسية تماشا كين همان فورم معناه يعني إي باشا ببي بوستوليتي يكم أبيت معادلة كان مان همان فورم يعني هبه بلام لإلكتريسيتي ومغناطيسية أما همان فورم يعني هبه كاتا أما violate يكم دوم the speed of the second postulate calls for the same value of the speed of light whether determined in S ياخذ لإس داشا اما على خيراي روناكي كونستانتا لفري سبيس ايت لإس بي لإس داش بي هر شو انا كابي خيراي روناكي لفاكيوما كونستانتا بلام هر ورا ام معادله كما تطبيق كاين اگر اما سي داش بي ليرا لشوني في اكس داش سي داش اما اكاتا سي ناقصا في كاتا كونستانت نبو اليرشا if the speed of light in the x direction in the system is c بي وكو إيرك أي بينين أي لا إس داشا حتما نبي سي داش به كاتي أم معادلة لشون يهمو في إكس داشك سي داش دانم لشون يهمو في إكسك سي دانم فيش وكو خوي بيالمو تماشاكين سي داش ناكاتا سي كاتا فورمي كاتا سبيد أوف لايت ليرا كونستان نوبويا لا بوستوليتي دو مشا جاري كتر چي معنى فيولايت معنى جاري كتر ديفيشن معنى جاري كتر انحراف معناه كاتا clearly a different transformation is required if the postulate of special theory are to be satisfied كاتا أبي فنابو transformation كي تربرين أجر بمعنى تطبيقي تجيب كين تطبيقي أمدو postulateي special theory of relative بكين بويا فنابر شيء بين أمجارة لجاتي غاليليو فنابر لورنتس transformation أبين شان Pashandin Sir the Lorentz transformation. We now develop a set of transformation equations directly from the postulates of special relativity. A reasonable quiz is. كوابو أم معادلة كوا أليسا أي بينين أم معادلة هر معادلة كي بيشوتري قالوا بلام هاد لورنتس شي بو زياد كرد تنها كونستانتي كي بو زياد كرد بو معادلة كا كونستانتي كي بو زياد كرد. زين أم كي where k is a factor of proportionality that does not depend احتمال لسر x و t ناكات but may be a function of v كاتا تنها أكري احتمال لسر تبقى velocity كبكا the choice of equation يكبو يانصا follows from several consideration كان اعتبارك يالبجارني أم معادلة يكبو يانصا كان اعتبارك معناتها يكيك لو اعتباراني كأمانتي it is linear in x and x dash أم كيا أم معادلة كي linear ل x و x dash so that a single event in the frame S corresponds to a single event in the frame S dash كاتا هر event تقل S عروبة همان single event هر single event تقل S همان single event يشمل ل S dash أياتي كاتا معادلة كمان معادلة كي linear دوم يان
It is simple. معادلة كمان زور معادلة بسيطة. And it had the possibility of reducing to the equation أتوين زور بأسان بيقرينه بو معادلة بسيطة كيف يشتر إكس لا جاكات إكس ناقصا في تي. تناتي أكين تناكي إكا هالجرا. تناكي إكا هالجرا أكين أقرينه بو معادلة كلاسيكاني بيشوتر يعني معادلة كي simple which is valid in ordinary mechanics. لا classical mechanics حتما أمانا بيني ومعادلة بسيطة. أنا كنت معادلة كمان معادلة كي بسيطة صور بأسانية توين بيقرينه بو معادلة بهالقرتني كي constant proportional أقرينه بو معادلة كي بيشوتر. Kata because the equations of physics must have the same form in both S to S dash, we need only change the sign of V to write the corresponding equation for X in terms of X dash and T dash. لبروي إما ببي postulate يكمي أينشتاين. معادلة كان همان فورم يعني إلا S to S dash عواتا لا initial frame or reference S لقل S dash همان فورم يعني بوي معادلة يك بوي أنصى إما أتوين بجوري كتير بنوسينوا. بام جوري اكس بدلالتي اكس اكات كي اكس داش زائدا في تي داش ها امدو معادله همان فورم يعني هي تنها زائد ناقصو تي داش اكس داش اليرش اكس داش كان كواتا همان فورم يعني هي اتوين بام جوريش من الاجرات اكس داشا يما مراقبي اسمات اتوين بام جورا يما معادله كان بنوسين كواتا همان فورم يعني دبت استا هیچ حرکتی که من به راستی وای و زد نیا هیچ حرکتی که من به راستی کاته to get the time transformation we substitute equation یانزا into equation دوانزا the result is معادله یک بو یانزا ما نبو لکه تعویض یکین معادله یک بو یانزا لمعادله یک بو دوانزا لسلایدی پیش دو تعویض یکین کاته چی من دست که معادله یک بو چوارده من دست ام یک بو چوارده زور به آسانی solve اکین بو تی داش زين چی معنی هاته که solve ما کرد بو تی داش تماشا کن تی داش من أكاتا كي تي زائدا يك ناقص كي دو جالسة كي في جراني إكس معادلة يك بو بانصي بيدان أم معادلة يك بو بانصي تشيا تي داشا إلتا to find K we use the second postulate بو أوي إما بتوانين أم كونستانتي كدان راوة لورنتل داينا أو كيا بيدوسينا و بيويست معنا چی بکاربین postulate دومی اینشتاین بکارین که عليه the speed of light in free space is constant كالي كونستانت كاتا لمنظومي إيسا لفريمي إيسا إكس كاتا سي دي أي لا إيس داشا إكس داشا كاتا سي دي داش كاتا أمدو معادلة همان فورم يعني بلي همان فورم يعني هي كاتا معادلة شانزو حبة ما بدسك إيسا لمعادلة حبة تي داش معنى هي تعويض يكنها أم تي داشي إيرا لكوي داني ألير داني أي معادلة يكبو يانصا إكس داش معنى بو لسلايد بيش بلي لمعادلة يكبو يانصا شا إكس داش معنى كاتا لشويني همو إكس داشك إكس داش دانين معادلة يكبو يانصا دانين لشويني همو تي داشك معادلة يكبو بانصا دانين بزين معناته أم برمانياته معادلة يكبو هشتمان دسكيه إيه معادلة يكبو هشتا سولفي كين بو كي أمجارة بو إكس كسولفي أكين بو إكس تماشا أكين معادلة يكبو نوستا معناته إستا أم معادلة يكبو نوستيا مقارنة أكين لقل معادلة يكبو حفة ها يكبو نوستا يكبو حفة تي مان بي علي x is equal to c t و هيجي تر كاتا اگر ايمش مقارنة كن علين x is equal to c t بلام ليرا بريك مان زيادة بو اوي امدو معادلة يكسان بي يكبو نوستا لقل يكبو حفة يكسان بي ابي ام بريك من ايسا اوا موسكي بدورة اهينم ابي يكسان بي بيك بويدو معادلة يكسان بي كيكسان يكين بيك ليرا سولفي اكين بو كي قيمتي كيمان دس اكوي وتا معادلة يكبو بيستو يكمان بآساني دس اكي استا ام كيا اچين لمعادلة كاي بيشوان لكويا كيمان هبو قيمتي كي بو تعويض كينوا وكل معادلة يكبو يانصا همانا لشويني همو كي قيمتي كيمان دس اكوي او كاتا اتوين لورنتس ترانسفورميشن كان مان دس كوي Thus the transformation equation استا لشويني همو كيكي معادلة كاني بيشو او بريكا اشتقاق ما كرت k is equal to 1 over رجي يك ناقص في دوجا لسر سي دوجا تعويض لكن كاتا اكس داش مان كاتا اكس ناقص في تي لسر يك ناقص في دوجا لسر سي دوجا واي داش كاتا واي زد داش كاتا زد چونك هيچ حركه كمان لواي وزد ثانيه وتي داشش كي تي كاتا لشويني كي تعويض لكن ام معادله مان دسك كاتا ام سي تي ايكويشن انا بيانو تو لورنتس ترانسفورميشن لبرامبري شاتشي مان هي
inverse Lorentz transformation مان هي تماشاك اما اكس داش اكاتا اكس لك اكاتا شي اكس لك اكاتا اكس داش زائدا في تي داش كاتا اكس لك ابيت اكس داش وسالبكش ليري بيتا موجب امانه انفرس كان بهمان جربو تي كش تي داش معناه بلام اگر تي كه بانفرس ورگرين اكاتا تي داش لجاتي سالبكه ليرة موجب مان هي و اكس لك بيت اكس داش كاتا مجموعه دوميان سيتي دوميان بيان او تري inverse Lorentz transformation ام معادلانا زور بآساني اتوانين چیان لێ بکەین اتوانین ڕێدیوسیان کەین بۆ ئۆردینەری گالیلیۆن ئیکویشن چۆن تەحویلیان کەینەوە ئەگەر هاتو V زۆر بچووک بوو لە C کاتە لە ئۆردینەری ئەگەینەوە بە ئۆردینەری میکانیک یاخود ئەگەینەوە بە کلاسیکەڵ میکانیک کاتێک V زۆر کەمتر بێت لە C کاتە ئەم بڕە نزیکە بێتەوە لە سەفر کاتە ڕێگی یەکی ژەرەگاتە یەک جارێکی تر ئێمە ئەتوانین ئەم ڕێگە هەموو قیمەتی کاتە یەک ئێکس داشەکاتە ئێکس ناقص VT ئەمە شەر ئەوەی گالیلیۆ کە پێشتر ئیشتقاقمان کردبوو کەواتە لە خێرایی یەکەمەکانە جارێکی تر ئەتوانین لۆرنتس ترانسفۆرمیشن چی بکەین ڕێدیوس بکەینەوە بۆ گالیلیۆن ترانسفۆرمیشن لە جارێ لە لایەکی تریشەوە according to the Lorentz transformation Lorentz transformation measurement of time and position depend on the frame of reference of the observer time and position احتمال لسر فريمي كي اكن لسر observer اكن so that two events occurring simultaneously in one frame at different places need not be simultaneous in another كاتا اگر هاتو دو event من هبو رویان دا ليك كاتا دو event اكا روی دا ليك فريما بلام لدو دوري جیاوازا وكاتا او كسا اتواني لدو كاتي جیاوازا درك بم ايفنتانا بكا ها دو ايفنت مان هي لدو دوري جیاواز بلام ليك كاتا رو ادن لمنظومه كي بون ون لاستاشا دو ايفنت بلام لدو دوري جیاواز ليك كاتيشا دو ايفنت كرودن بلام او كسي كوا لمنظومه اسا مادام دو دوري ك جیاوازا هر چند ليك كاتيشا رو يندا كتل لدو كاتي جیاوازا اتواني درك بچيبكا درك با دو ايفنتكا بكات